زانی چۆن بەریتانیا و ئەمریکای ئاگادار کردەوە بۆچی بەغدا ڕاستەوخۆ دەستی بە ناردنی موچە کرد. دوای ئەوەی لە هەفتەی ڕابردوودا بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی چۆ بەغدا و لێک تێگەیشتنی تەواوی لە نێوان هەردوو حکومەتدا دروست کرد و ڕێکەوتنی کۆتایی کرا. حکوومەتی عێراق بە بیانووی ئەوەی حکوومەتی هەرێم نەوتی ڕادەست نەکردووە و نابێت لە 230,000 بەرمیلیش کەمتر ڕادەست بکات. ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی دواخست. بافڵ تاڵەبانی بە ڕەچاوکردنی دۆخی هەوڵاتیان و فەرمانبەرانی هەرێم چاوەڕوانی هەناردەکردنەوەی نەوتی نەکرد. ئەو هەنگاوەی بافڵ تاڵەبانی نای و ڕاستەوخۆ بۆ هۆکاری هاتنی موچە چی بوو؟ سەرۆکی یەکێتی کۆبوونەوەی لەگەڵ ستیڤ پیتنەر کۆنسۆڵی گشتی ئەمریکا لە هەرێمی کوردستان کرد و ئاماژەی بە سەختی دۆخی هەونیشتیمانیان و موچە خۆران کرد و ڕایگەیاند نابێت ئەو لێک تێگەیشتنی لەسەر موچە کراوە بربەستی بۆ دروست بکرێت. هەوڵی خۆمان خستۆتە گەڕ بۆ جێبەجێکردنی و بەردەوام لەگەڵ تەواوی لایەنە پەیوەندیدارەکان لە پەیوەندیدای. دوای ئەو کۆبوونەوەی بافڵ تاڵەبانی لەگەڵ ئەندرۆ بیزلی کۆنسۆڵی گشتی بەریتانیا لە هەرێمی کوردستان کۆبوونەوەی کرد و ڕایگەیاند ئێمە بە نوێنەرایەتی خەڵکی کوردستان چوینەتە بەغدا و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان گفتوگۆمان کرد بۆ گەیشتنە لێک تێگەیشتنێک بۆ ناردنی موچە، چونکە موچە خۆران لە دۆخێکی سەختدان. ئێستاش کە کاتی جێبەجێکردنیەتی هیوادارم هیچ لەم پەڕێک دروست نەکرێت، هەروەها لە زووترین کاتدا هەناردەکردنەوەی نەوت دەست پێ بکاتەوە و ئێمە بڕوامان بە سیاسەتی چارەسەرکردنی کێشەکان لە ڕێگەی گفتوگۆ هەیە و هەوڵەکانمان بۆ پاراستنی مافە دەستوریەکانی موچە خۆرانە. لە دوای ئەم دوو کۆبوونەوەی ئەمڕۆ موچە خۆرانی هەرێم ڕۆژەکەیان بە هەواڵێکی خۆش دەست پێ کرد کە ئەویش هەواڵی ناردنی موچی مانگی 5 بوو لەلایەن بەغداوە و وا بڕیارە دوای هەناردەکردنەوەی نەوت بەغداد موچەی مانگەکانی 6 و 7 بنێرێت.